بڵاوبوونەوەی گرتەیەکی ڤیدیۆیی لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا کە تیایدا هاوڵاتیەک شووتیەک لەت دەکات بە شێوەیەکی مەترسیدار تێکچووە لایەنە پەیوەندیدارەکانی شاری سلێمانی هێناوەتە سەرخەت. ئەمەش ڤیدیۆکەیە. لای خۆیانەوە سەندیکای عەلوەی سلێمانی ڕایانگەیاند ئەم بابەتە دوورە لە ڕاستیەوە. سەندیکای عەلوەی سلێمانی دەڵێت ئەم خەڵکانە پێویستە لەسەر تێکدانی بازاڕ و بڵاوکردنەوەی پروپاگەندا زا بدرێن. من داوا لە بەڕێستانەکەم داوا لە بەتایبەتی وەزارەتی کشت و کاڵەکەم ئەو کەسەی کە ئەم ئیدعایی کردووە بۆ شووتی ئەگەر ڕاستە بە دوواداچوونی بۆ بکەن با هیچ کەسێ ئەو بەرهەمە نەخوا ئەگەر ڕاستیش نییە بدێتە دادگا بۆ ڕاستی و دروستێتگەی بۆ ڕاستکردنەوەی ئەوەی کە ئەڵێن ئەم شووتیە وایە. بەڕێزان ئەو شووتیانەکە لە ئەو برادەرەکە ئەو کەسا یاخۆ ئەو پەیجە ئەو کەناڵە کە دایناوەشکانێتی بەو شێوازە ئەگەر بە 3 ڕۆژی بە 4 ڕۆژی لەبەر هەتاوە داینی وای لێ نایە یا ئەگەر بەدەستێک وای لێ نەکرابێ ئێمە ئەو شووتیانەی کە لێرە ئەچێتە بەردەستی بەقاڵەکانە چێ بە 3 و 4 فلتەرا دەرئەچێ یەکەم ئەو کرێکارانەی لای ئێمە دووهەم بە بەقاڵەکە خۆی سەیرێکە یعنی ئەو شووتی هەر ئاویتی ئابووە. بەڕێزان بە هیچ شێوێ ئەمە لە دوورە لە ڕاستیەوە. داواتان لێ ئەەکەم کۆڵ نەدەن ئەلەما کە ئەیانەیە بەرهەمی جووتیاران شکێنن. بەرهەمی جووتیاران ئەم ساڵ وەکو دووبارەی یەکەمەوە لە هەموو ساڵێ بەرهەمەکانمان باشترە. سوپاس بۆ خوا لە کەشت و هەوا زۆر لەبار بووە ئاو زۆرە کێشە نییە. کاسبکاران و بازرگانانی عەلوەی سلێمانی بەتوندی لەم جۆرە بابەتانە نیگەران و پێیان وایە ئەمە هەوڵێکی مەترسیدارە بۆ لێدان لە بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆ. بۆ سەلماندنی پێچەوانەی ڤیدیۆکەش کاسبکاران لە بەردەم کامێرەکاندا چەندین شووتی بەرهەمی ئەمساڵ لە دەکەن و دەیخۆن تا نیشانی بدەن کە بەرهەمەکە تەندروستە و شیاوی خواردنە. ناکرێت هەر کەسێک هەستێ لە کاتی پێگەشتنی بەرهەمی جووتیارێکە لە کاتی ئەوەیە کە بەرهەمەکەی ترۆقاکرێت و بێ بە سامانێکی نیشتیمانی کابرا هەستێ لە خۆیەوە بڕیارێک بات یا لێدوانێک بات بێتە سەر ئەوەی کە بەرهەمەکەی نەفرۆشێت لە بازاڕا و خەڵک سڵ دیدگایەکی خراپی هەبێت لەسەر عەلوەکە و لەسەر بەرهەمی جووتیارە. بەرهەمی جووتیار سامانی نیشتیمانیە ناکرێت هەچ کەسێکە سیاری پێ بکات و عەلوەکان وا لە ئێمە بکەن کە خەڵک دیدگایەکی خراپی هەبێت و ئەو هاوڵاتی کە بەرهەمەکە چێتە بەردەمی خوانەخواسە بە خراپ دەی تێ بکات. ساڵانە و بەتایبەت لە وەرزی کەوتنە بازاڕی بەرهەمی ناوخۆی سەوزە و میوە بەڕاست و ناڕاست گومان و دوودڵی لەبارەی بەرهەمەکانەوە لای بەکاربەران دروست دەکرێت. ئەوەش دوجار لە ئەنجامی نەبوونی چاودێریەکی حکومی کە دڵنیایی بداتە هاوڵاتیان کاریگەری لەسەر بەرهەمە ناوخۆیەکە و لایانی دەروندروستی هاوڵاتیان جێدەهێڵێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.